دۆخی ئەمنی ئەفغانستان بەردەوام بەرەو ئاڵۆزی و جەنگی زیاتر دەڕوات. چەکدارانی تالیبان لە پێشڕەویەکانیان بەردەوامن و باڵیۆزخانەی ئەمریکاش داوای لە هاوڵاتیانی کردووە زۆر بەپەلا ئەو وڵاتە جێبهێڵن. جۆ بایدن سەرۆشی ئەمریکا بڕیاری کشانەوەی یەکجارەشی هێزەکانیان لە ئەفغانستان خستە بواری جێبەجێکردنەوە بەوەش ئەو وڵاتەی ڕادستی چارەنووسێکی نادیار کرد. مقام ولاية جوزجان مرکزی شبرغان بە پێ و ڕاگەیاندراوانەی کە بزوتنەوەی تالیبان بڵاویان دەکاتەوە، هێزەکانیان بەردەوامن لە هێرشەکانیان و چەندین ناوچەی نوێیان کۆنتڕۆڵ کردووە. بە پێی ڕاگەیاندراوی تالیبان ڕۆژی شەممان ناوەندی پارێزگای جوزجان کۆنتڕۆڵ کراوە کە دەکەوێتە باکووری ئەفغانستان و هاوسنورە لەگەڵ تورکمەنستان. لەو بارەیەوە زەبیحوڵڵا موجاهید وتەبێژی بزوتنەوەی تالیبان لە تویتێکدا ڕایگەیاندووە شاری شیبرگان ناوەندی پارێزگای جوزجان کەوتووە دەست چەکدارەکانیان. زەبیحوڵڵا موجاهید ڕاشی گەیاندووە نووسینگەی پارێزگاری جوزجان و باڵەخانەی دەستگای هەواڵگری و سەرجەم فەرمانگە حکومیەکان لە پارێزگاکەدا بە تەواوی کەوتووەتە دەست هێزەکانیان. ئەمە لە کاتێکدایە ڕۆژی هەینی چەکدارانی تالیبان دەستیان بەسەر ناوەندی پارێزگای نیمروز شاری زەرەنج لەسەر سنووری ئێران لە ڕۆژئاوای ئەفغانستاندا گرت. هاوکار لەگەڵ پەرەسەندنی پێکدادانەکان باڵیۆزخانەی ئەمریکا لە کابول داوایەکی بەپەلەی لە هاوڵاتیانی ئەمریکی لە ئەفغانستان کردووە کە هەرچی زووە ئەو وڵاتە جێبهێڵن. بەو پێی بەمانەوەیان ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. پێشتریش وەزارەتی دەرەوەی بەریتانیا بە هەمان شێوە داوای لە هاوڵاتیانی وڵاتەکەی کردبوو زۆر بە زوویی ئەفغانستان جێبهێڵن. دۆخی مرۆیی ئەو ناوچانەی کە پێکدادانەکانی تێدایە زۆر ئاڵۆزە. سەدان هەزار کەس لە ترسی ژیانیان ماڵ و حاڵیان جێهێشتووە و ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. دانیشتوانی ناوچە سنووریەکانیش بەرەو ئێران و وڵاتانی دیکەی دراوسەی ئەو وڵاتە هەڵهاتوون. بە پێی میدیا ناوخۆیەکانی ئێران لە ناوچە سنووریەکانی سیستان و بەلوچستان بەهۆی کۆنتڕۆڵکردنی لەلایەن چەکدارانی تالیبانەوە ئێران هێزێکی زۆری لەو ناوچانە کۆ کردووەتەوە. ڕۆژی هەینی ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە دانیشتێکی بەپەلەدا تاوتوێی دۆخی ئەفغانستانیان کرد و داوایان لە تالیبان کرد هێرشەکانی ڕابگرێت. نوێنەرانی ئەمریکا و بەریتانیا لە دانیشتنەکەدا باسییان لەوە کرد هەر حکوومەتێت لە ئەفغانستان بە زەبری هێز دەسەڵات بکرێت دەدەست ئەوان بە فەرمی نایناسن. ئەمریکا دوای 20 ساڵ لە جەنگی ئەفغانستان ئەو وڵاتەی جێهێشت و جارێکی تر ئەفغانیەکانی خستەوە ژێر دەستی چەکدارانی تالیبان. دیار نییە چارەنووسی ئەو وڵاتە بەرەو کوێ هەنگاو دەنێت.